إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلى الله وسلم عليه وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. هندێک لە ئەحکامەکانی زستان وەرزەکانی ساڵ دێن و ئەچن، بەهار و هاوین، پاییز و زستان، و ئەمانەش هەمووی ئاياتی کەونین بە قەزا و قەدەری خوای گەورە، بە حکمەتی خوای تەبارەک وتەعالا دێن و ئەچن و فەسلەکان ئەگۆڕن. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. گۆڕانکاری و خەلق و سەماوات و ئەرزەکان، ئاسمانەکان و ئەرز، و جۆراوجۆری و اختلافی شەو و ڕۆژ و وەرزەکان، ئەمانە هەمووی ئاياتێک و بەڵگان بۆ ئەو کەسانەی کە خاوەن عەقڵن، خاوەن لوبن. و ئەوەی ئێمە پێویستە بیزانین لە ئەحکامەکانی زستانە ئینسانی مسلمان چۆن تەعامل بکە لەگەڵی، ئەوەیە کەوە ئێمە بە تایبەتی لەم وڵاتەیە ئیماندارە ڕەحمەتتان لێبێ خۆتان مەشغوڵ مەکەن بە شتەوە کە بە دەستانەوەیە، تکایە داینن گوێ لە وتار ببن، با وتارەکەتان بە جومعەکەتان خێری ناڕوات. بە تایبەتی ئێمە لە فینلەندەیە، لەم وڵاتە سارد و سڕەیە کە سەرما ئەگاتە دەر ناقیس 35، ئەمە ئەگەر بیرمان خاتەوە تەنها بیرمانە خاتەوە بە زەمهەریری دۆزەخ. کە چۆن ئێمە ئەزانین لە ناو دۆزەخە ئاگر هەیە و سووتێنەرە، جێگەڵمەکانێکیش هەیە لە دۆزەخە بۆ کافران و منافقان کە پێی ئەوترێ زەمهەریر، کە لە ساردیە بێسنوورە. پێویستە ئینسانی مسلمان پەنا بگرێ لێی، چۆن پەناگرین بە ئاگر ڕێی خوای گەورە لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی، پێویستە داواش بکەین لە خوای گەورە پەنای پێ بگرین لەوەی کەوا لە زەمهەریری جەهەنەم بە دوورمان خات. لە فەرمودەیەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: اشتكت النار إلى ربها. ئاگر شکایەتی بردە لای رب العالمین، لای پەروەردگاری، داوای لێ کرد. فقال رب أكل بعضي بعضا فأذن لها بنفسين. فەرمووی ئەی پەروەردگار، من هەندێکم هەندێکی ترمی خوارد، ئاگر خۆرەیە، ئاگر لە ناوبەرە، ئاگر تیابەرەیە، بچێتە هەشوێنێ لە تایە، بە ئەی خوا نایهەڵێ. و هەروەها دۆزەخ بە دۆزەکەی خۆی ئەڵێ هەندێکم هەندێکمی خواردۆ لە ناوبەرم، لە ناوی بردووە بۆ ئەوەی خامد نەبم، چونکە هەشوێنێ نەفەسی تیا نەبوو، ئاگر لە هەر شوێنەکە بوو، نەفەسی ناو ئۆکسیجینی بۆ نەچوو، ئەو شوێنە خامە دەبێت، ئەم کوژێتەوە ئاگەکە نامێنێ.
بۆیە جەهەنەم داوای کردووە لە ڕەب العالەمین کەوا ئیجازەی بدا بە دوو نەفەس، بە دوو هەناسە هەڵکێشان. نەفەس في الشتاء ونفس في الصيف، هەناسەیەک لە شتاء لە زستانە لە ناوەڕاستی زستانە و هەناسەیەک لە ناوەڕاستی هاوینە. ئەفەرمێ فأشد ما تجدون من برد فمن زمهريرها، ئەوەی ئێوە ئەیبینن لە زستانە کە زۆر زۆر ساردە کە کەس تەحەمولی ناکە، بە تایبەتی ئەمە لێرە بینیومان لە مانگی دووە هەفتەیەک هەیە ئەگەر ئاگاو لە خۆ نەبێت لەوانەیە بتکوشێت، بە ئازارە سەرماکەی. ئەو نەفەسە کە ئەیبینی ئەوەندە ساردە ئەوە لە زەمهەریری دۆزەخە. و هەروەها لای خۆشمان ئەو گەرمایی کە دێ وأشد ما تجدون من الحر فمن سمومها، و لە هاوینی شاو گەرمایی کە ئێمە ئەیبینین زۆر جار لە وڵاتی خۆمانە و تەحەمولی ناکەین، ئەوەش لەوە لە کەوپە و بڵێسەی ئاگری دۆزەخە. بەڵێ ئیمانداران، ئاگر بە ئاگری خۆی شکایەتی بردوتە لای خوای گەورە کە بە هەندێکی خوا خوای گەورە پەنامان با لە عەزابی دۆزەخ، ئەی ئەو کەسانەی کە ئەچنە ناو دۆزەخ، ئەبێ حاڵیان چۆن بێ و ئاگر چۆن پەلاماریان با و هەڵپەیان بۆ بکا و گلوشیان بدات. ئیمانداران، ئێمەی موسڵمان پێویستە چەند ئەحکامێک هەیە لە ناو زستانە ئاگاداری بین، لەبەرەوەی سەرما دێت و زۆر جاری وا هەیە دەستنوێژگرتن و بۆ سەفەرکردن و بۆ ئەم جشتانە ناڕەحەتی و حەرەجمان تووشە بێ، لەبەرەوەی خوای گەورە سوبحانەوە وتەعالە ئاسانکاری بۆ کردووین. یەکێ لەو شتانەی کە ئاسانکاریەکی باشی بۆ کردوین بۆ ئینسانی موسڵمان ئەوەیە المەسح عەلە الخفەین وەالجەورەبەین، واتە مەسەحکردن لەسەر خۆف جۆرە پێڵاوێکە گۆرەویەکە کە لە جلد دروست کراوە و هەروەها گۆرەوی ئەو گۆریۆیانەی کە ئێمە ئەیکەینە پێمە. لەبەرەوەی ئێمە بە دایمی لە زستانە زۆر جار گۆرەوی و خفمان لە پێایە و داکەندنی و دەستنوێژگرتن زۆر جار تووشی حەرەج و ناڕەحەتی و مەشەقەتمانەکە، بۆیە خوای تەبارەک و تەعالە ئاسانکاری کردوین بەوەی کەوا مەسح لەسەر خۆف و گۆرەوی بکەین. و مەسح لەسەر خۆف و گۆرەوی شیعاری ئەهلی سونەتە. ابن عیدی دقیقە فەرمێ شیعاری ئەهلی سونەتە، ئەهلی سونەت مەسحەکەن لەسەر گۆرەوی خۆف و ئەهلی بیدع دژایەتی ئەکەن و نایکەن، و ئەو کەسانی ئەهلی بیدع بڕۆ گویان لێ بگرە بە هیچ جۆرێ ڕێگە پێ نادەن لەسەر گۆرەویەکانمان مەسح بکەین لە حاڵەتێکە 40 دانە فەرموودە دەربارەی ئەم مەسحە هاتووە لە 70 سەحابیەوە. و چۆنیەتی ئەم مەسحەش ئەوەیە کە ئینسان چەند خاڵێکەیە بێ ئاگاداری بێت. یەکەمین خاڵ ئەوەیە کەوا ئەن یەلبەسهما عەلا طەهارە، ئەی بعد الوضوء، ئینسان کە ئەو گۆرەویەی کردە پێی یاخو فەقەی لە پێ کرد لەوە پێش دەستنوێژێکی باشی گرت بێت، واتە بەبێ دەستنوێژ لە پێ و نەک پێیکەی ناتوانی مەسحی لەسەرکەی، لەو حاڵەتا لە پێیەکەی کەوا لەوە پێش دەستنوێژت هەبوو بێ ئەمجا گۆرەویت لە پێ کرد بێت. دووەمین خاڵ ئەوەیە کەوا ئەو گۆرەویە یا ئەو خوفە لە پێیەکەی طاهر بێت، پاک بێت، پیسی پێوە نەبێت. و سێم خاڵیان ئەوەیە کەوا ئەو گۆرەوی خوفە ساتر بێ، یعنی هەموو ئەعزای دەستنوێژەکەت لە قاشتادا بپۆشێت، وەکەوەی پێکانت لەگەڵ سەرووی ڕقایی قاچت دا بپۆشێ ئەو شوێنەی کە پێویستە بشۆرێت. ئێستا چونکە هەنێک گۆرەوی هاتووە ئەیبینی سەیرەکەی بەژێری پێی داخۆش، ئەوە ناتوانانی مەسحی لەکە، بەڵکو گۆرەویەک ئەبێت تەواوی ئەو ئەعزای کە قاچ ئەشۆرێ و ئاو پێیەکە پێویستە ئەوانە هەمووی دا بپۆشێت. چوارەمیان ئەوەیە کەوا ئەو مەسحە لەسەر حەدەسی سەغیرە، هی کەبیر نییە، واتە لەسەر کەم دەستنوێژیە، بۆ جەنابە نابێ، ئینسان تووشی جەنابەت بێ پێویستە تەواوی جسمی تەرکە، واتە مەسحەکە بۆ دەستنوێژە، بۆ حەدەسی سەغیر بچووک. و هەروەها پێنجەمیان ئەوەیە
کاتێکی دیاریکراوی بۆ دانراوە ئەو مەسحە بکرێت. ئەو کەسانەی کە لە ناو شارن یان لە ناو ماڵی خۆیانان ماوەی 24 ساعات ئەتوانن مەسح بکەن لە سەر گۆرەویەکانیان و ئەگەر لە سەفەرابی ماوەی 72 ساعات دەتوانی مەسح بکەیت. واتە شەو و ڕۆژێ توانی تۆ لە ماڵەوە ئێستا یاخود لە مزگەوتە یا لەسەر ئیشەکەتی لەبەرەوەی تووشی مشەقەت نەبی گۆرەوی داکەنی جۆجا سلوانەی ئاو گەرم نەبێت سەرمات بێ ئەتوانی بۆ ماوەی 24 ساعت مەسح بکەیت لەسەر گۆرەویەکانت لەوە پێش بە پاکی کردی بێت تەبەر و مەسحی لەسەر بکەیت. وە سەفەریشە 72 ساعت واتە کاتی مەسحەکەش ئەو کاتەیە کە مەسحەکە ئەکەیت نەگەڵ کاتێک گۆرە تۆ مەسەڵەن ئێستا گۆرەوی دەستنوێژت دەیە گۆرەوی لە پێەکەی کاتێک کە ئەکەمین مەسحی دەست پێ کرد ئەلێەوە حساب بوت. و مەسحش ئەوەیە کەوا ئینسان دەستی خۆی تەرکات بە دەستی ڕاستی بهێنە بە قاچیا لەسەر پەنجەکانی قاچی تاوەکو نێپلە پێی مەسحی بکە و دەستی چەپیشی بە قاچی چەپیە بە هەمان شێوە یاخۆ دەتوانێت هەردووکیان لە یەک کاتە لە پەنجەکانی پێیەوە بۆ قاچی شوێنی دەستنوێژەکەی مەسحێکی بکاو ئەوە ئەبێت دیتر بۆ ماوەی 24 ساعت تۆ ئەتوانی دەستنوێژ بگری. ئەگەر دەستنوێژەکەت شکا ئەو وەختە ئەعزاکانی تری ئەشۆیت بەڵام بۆ قاچ هەر مەسحەکەیەکەی بۆ ماوەی 24 ساعت و بۆ سەفەریش 72 ساعت. ئەمە ئاسانکاریەکە کە پای گەورە بۆ ئەو ئومەتەی داناوە. یەکێتر لەو ئەحکامانە ئەوەیە ئەسباب الوضوء في مەکانێ دەستنوێژگرتن لە کاتی سەرمایە لە کاتی ناڕەحەتیە لە کاتێکە ئازارە پێگەێنرێت. چکە بەڕاستی زۆر کەس هەیە هەر بە ئاسپانخۆی دەستنوێژەکانی زۆر جار تەواو نییە. یعنی دەستنوێژەگرێ جوان ئەعزاکانی تەڕ ناکات یاخود تەڕیەکە و هەنێکی لێ ئەمێنێتەوە. زۆر کەسەیە ئەگەر سەرمای بێ دەموچاوی شوای لەوانەیە هەر ئەم مەنتیقەیەی دەشت مەسەڵەن نازانێت کە دەموچاو لە نەرمایی گوێچکە بۆ نەرمایی گوێچکە و لە مووی شەعر بۆ ئاخری ڕیش ئەوە هەمووی دەموچاوە پێویستە تەڕ بکرێت و هەروەها قاچیش پێویستە و دەستیش خۆڵ زۆر جارەیە ئینسان بە تایبەتی لە زستانە لەبەرەوەی جلمان لەبەرایە بلووسمان لەبەرایە زۆر جارەچین دەستنوێژەکەین سیرەکەی ناتوانین خۆرمان هەڵکەین بە جوانی لەبەر جلوبەرگێکی زۆرمان لەبەرایە بە زۆرێ گەینە ئەم مەنتیقانە کە دەستنوێژەکەین ئێرەمان تەڕ نابێ. ئەوە تەهدیدی لەسەر کە بە دۆزەق ئەو کەسانەی کە بە قەدەر 50 فرسیە لە شوێنی دەستنوێژیان بە وشکی بمێنێتەوە ئەو وەختە تۆ دەستنوێژەکەت قبوڵ نییە کە دەستنوێژەکەت قبوڵ نییە ئەو نوێژە ئەیکەی قبوڵ نییە چکە تۆ دەستنوێژ نەگرتووە. بۆیە ئینسان بە تایبەتی لە زستانە کە جلوبەرگی زۆر لەبەرە یا سەرمایە ئاگای لەوە بێکەوە دەستنوێژێکی پاک و پوخت هەڵگرێ و ئاگای لە دەستنوێژەکەی بێت چونکە ئەو دەستنوێژە ئەج و پاداشتێکی هەیە زۆر گرنگە و پێویستە ئێمە ئاگامان لێ بێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ دەربارەی دەستنوێژ لە کاتی ناڕەحەتیە لە کاتی ئازارە لە کاتی سەرمایە ئەفەرمێ ئەلا ئەدلکم عەلا ما یەمحو الله به الخەطایا ويرفع به الدرجات. ئایا پیشانتان بدەم ڕێنیشاندەریتان بکەم بۆ شتێک کەوا گوناهەکانتان ئەشواتەوە و پلە و پایەتان بەرزەکاتەوە شتێک گوناه و تاوانمان بشواتەوە و پلەمان لای خوای تەبارەک و تەعالا بەرزکاتەوە لەوە چاکتر لەوە باشتر مسلمان چی ئەوێ لەوە زیاتر باشترین و چاکترین شتێکە کە ئێمە بەدەستی بێنین. قالوا بەلا یا رسول الله صلى الله عليه وسلم وتیان بەڵێ ڕەسوولی خوا صلی الله عليه وسلم پێمان بڵێ ئەو شتە چییەکەوە گوناهەکانمان ئەشواتەوە و پلەپایەمان بەرزەکاتەوە. فەرمووی ئیسباغ الوضوء على مكانه دەستنوێژگرتنێکی چاک و پاک لە کاتی ناڕەحەتیە. ئیتر ناڕەحەتیەکە سەرما بێ ئازار بێ خۆڵهەڵکردن بێ هەر شتێک بێت تۆ دەستنوێژەکەی تووشی ناڕەحەتیە بی بەو دەستنوێژە
هۆکارە بۆ ئەوەی کەوا گوناهت بسڕێتەوە و دەرەجەت بەرزکاتەوە. وهروها فرمووی وكثرة الخطى إلى المساجد، زۆر هەنگاونان بەرەو مزگەوتەکان لە هەر شوێنێک هەیە و کاتت هەیە، ئەگەرەتەوێ گوناحەکانت بشواتەوە، ئەگەرەتەوێ پلە و پایە و بەرزت کرد بەرز بێتەوە، بە پێ بڕۆ بۆ مزگەوت، مەوەستە لە ماڵەوە نوێژ مەکە کە ئەگەر ئەتوانیت، تەمەڵ مەبە، چکە هەر هەنگاوێک گوناهێک لێ هەڵەوەری، هەر هەنگاوێک پلەیەک بەرزە بێتەوە، هەر هەنگاوێک حەسەنەیەک بۆ ئەنووسرێت، ئیتر بۆ ئەگەر ئێمە ئەتوانین نەتوانین بین بۆ مزگەوت بە پێ. وانتظار الصلاة بعد الصلاة فذلكم الرباط، چاوەڕوانکردنی نوێژ پاشی نوێژی نیوەڕۆکی چاوەڕێیەکەی زۆر جار لە مزگەوت نایشتە دەرەوەڵی بام نوێژی عەسر بێت، یاخود لە ماڵی یاخود لەسەر ئیشی یاخود لە هەر شوێنێکی چاوەڕوانی نوێژەکەی لە خەیاڵە، لە بیرتە، لە دڵتایە، چاوەڕێیەکەی نوێژەکە بێ و بیکەیت. ئەوانە پێی ئەوتە ڕیباط. ڕیباط یعنی حرەسیاتی مسلمانان وڵاتی ئیسلامی لە کاتی جەنگە چەند ئەجر و پاداشتی هەیە. ئەو جەنگاوەرە کە حراسەتی میلەتی ئیسلام و ئومەی ئیسلام و دینی ئیسلامەگرێ، تۆ بە چاوەڕوانکردن لە نوێژێک و بۆ نوێژێکی تر ئەو ئەجر و پاداشتت پێکات. کردارێکی کەم ئەجر و پاداشتێکی زۆر. بۆیە ئاگامان لە نوێژەکانمان بێ. زۆر جار ئێمە دێینە مزگەوتەکان بەڕاستی پیا و گریانی دێ، کەسێ دوان و سیان لە مزگەوتان نوێژەکە، غێری جمعەکان ئەم هەموو ڕووج و جوان و باشە نابینی. ئەی ئەم خەڵکە لەکوێیە؟ ئەی بۆ جمعانە دێ؟ ئەی کاتەکانی تر لەکوێ خەوتون؟ ئەی تۆ مادەم جمعە توانی و بێت و ڕاتێکی ترش ئەتوانی، بۆیە ئیماندارم بۆی گوناحمان لێ هەڵوەرێ، پلەمان بەرز بێتەوە، دەرەجەی مجاهیدمان بەدەست بهێنین، بێنە مزگەوت، مزگەوت ئێمال مەکەن، نوێژ لە مزگەوت تا بکەن. ئەگەر هەر نەبێ ڕۆژی جارێک وەرە مزگەوت دەگەن تۆ 5% ناتوانی. زۆر مسلمانان هەیە جمعە بۆ جمعە مزگەوتە بینێ. ئەخۆی من نەساراین نە یەهودی، ئێمە ئیسلامین، پیاوی مسلمانی عاقڵی لە خواتر خوای گەورە بۆ لەسەری فەرز کردووە 5 جار بێتە مزگەوت، ئیلا کەسێک کە حجەی هەبێ یا نەتوانێ، بەڵام هەر کە توانیت هەر حجەکە لەسەر لابوو، هەر مەشەقەتەکە لەسەر لاچوو، پێویستە بیر بکەیتەوە لەوەی بێیتەوە ناو مزگەوت نوێژ بکەی لەگەڵ مسلمانانە. وهروها لو أحكامنا جمع بين الصلاتين، جمع لبين ندون نيجي نيورو لقى عصر، ياخذ نيجي مغرب لقى عشاء، بو آسان كاري خواهي تبارك وتعالى رقي بيدان جمع بكي، وبيغمر خواه صلى الله عليه وسلم كردويتي، والصحابة شابعا لوان كردوه وجمعيان كردوه، جمع قصرنا چونك قصر كردنا وكا علاقی بە سەفەرەوە هەیە، مەبەستمان لێران لە جەمعە بەوەی 4 ڕکات بکەی، بەڵام بە یەکەوە. چونکە ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ جمع النبي صلى الله عليه وسلم بين الظهر والعصر والمغرب والعشاء بالمدينة في غير خوف ولا مطر. قالوا ما أراد بذلك؟ قال أراد أن لا يحرج أمته. أفرمي ابن عباس ترجمان القرآن أو زانا نازدارة أفرمي بيغمر إخوة صلى الله عليه وسلم نوێژەکانی کۆ ئەکردەوە لە بینی نیوەڕۆ عەسرە و عیشا و مەغریبە هەندێک جار، نەک بە دایمی بگەی بەعادە. پێغەمبەری خوا هەندێک جار پێغەمبەرم بینیوە کە خۆی کردوێتەوە ئەو دوانە بەبێ ئەوەی باران ببارێ و بەبێ ئەوەی خەڵک ترسی هەبێت. چونکە ئێمە پێویستە لەسەرمان نوێژەکان ئەگەر کورتمان کردەوە لە مزگەوتە، ئەو وەختە بۆ کاتێکە کە ئینسان ترسی هەبێ بێ بۆ مزگەوت، بۆەوەی تووشی ناڕەحەتی بێ بە بۆنەی بارانەوە یا بەفرەوە یا سەرمایەکی زۆر توندەوە کە تووشی زەرەرت بکە، ئەو وەختە ئەتوانین نوێژەکان جەمع بکەی
لە یەک کاتە نوێژی نیوەڕۆکەی پاش ڕەحمەتی قامەتەکەیت و نوێژی عەسرەکەی بە جەماعەت بەڵام بە چواری وەوتیان بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی ئەکرد چی ئەویست بەوەی پێمان بگێنێ فەرمووی ئەن لا یحرج ئومەت بەوەی ئومەتەکەی تووشی ناڕەحەتی نەبێت لە کاتی سەرماسۆقەیە لە کاتی بەرفبارانە بەوەی کەوا نوێژەکانیان جەمع بکەن بەڵام ئێمە لێرەدا بە تایبەتی لە فینلەندایسە بە تایبەتی کاتی نوێژەکان زۆر کرد جاری وا هەیە لە ئیشی یاخود ئەچیتە بازارێ یا شتێکت هەیە یا مەوعیدێکت هەیە نوێژی نیوەڕۆ هەستی بە زووترین کا دەچێت یعنی هەر فریای ناکەوی نازانیت بۆیە لەسەر قیاسن بۆ ئەو کاتانەی خەوف و ترس و حەرەج ئەوەیە ئێمە ئەتوانین زۆر جار مناڵەکانمان کە لە مەکتەبن کاتیان نییە یا ئیشێکت هەیە یا مەوعیدێکت هەیە یا جاری وایشتە بازارە ناتوانین نوێژکەی لەو حاڵەتانە هەندێک جار بە دائیمی نا هەموو ڕۆژێ هەندێک جارە توانی بۆ ئەوەی نوێژەکە نەچێ کۆیکەیتەوە نیوەڕۆ بێیتە پاڵ عەسر یا عەسر بێیتە پاڵ نیوەڕۆ بە یەکەوە بیکەی قامەت بکەی بۆ نیوەڕۆ پاش عەسرەوە قامەت بکەی بۆ عەسر و نوێژەکانی بکەی و هەروەها مەغریب و عیشاش بەو شێوەیە ئەمەش لەبەر ئەوەی ئینسان تووشی حەرەج نەبێت نوێژەکەی نەچێ ئەمە هەمووی ئاسانکاریە لە ئیسلامە چونکە دینی ئیسلام یوسرە پسر نییە خی گەورەی سای حاڵمان بکا و تێمان بگەێنێ لە دینەکەی ئەقول ما تسمعون واستغفر الله لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم الحمد لله العظيم الإحسان واسع الفضل والجود والامتنان وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلى الله عليه وعلى آله وأصحابه أجمعين وسلم تسليما كثيرا أما بعد إيمان دارا فصل الشتاء ورزش جزستان بو إنسان مؤمن إيمان داري راستقينا براسي بيرخصنويه چاك کە لە زستانە بەرەکەت ئەبارێ وەخێر و چاکەیەکی زۆر زۆری تایە بۆ ئینسانی موسڵمان ئەگەر بتوانێت بیقۆزێتەوە بەکاری بێنێت دوو کردار هەیە کە زۆر گرنگە لە زستانە ئێمە لە یادی نەکەین وە جێبەجێی بکەین چونکە هەردووکی زۆر زۆر ئاسانە و کاتێکی باشمانەداتێ و ئەژ و پاداشتێکی زۆر باشمان دەدات ئەویش یەکەمیان ڕۆژووە دووەمیان شەو نوێژە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناوی ناوە ئەلغەنیمە الباریدە واتە ئینسان کە ئەچێتە ناو جیهادەوە لەگەڵ کافران شەڕەکە ئەو دەستکەوتەی کە لە شەڕە دەستیەکەی پێوە غەنیمە بەڵام ئەوە بە شەڕ بە شمشێر بە تاقا بە تەیارە بە تۆپ بەڵام ئەمەیان ئەو شتانەی تیانێ باریدە غەنیمەیەکی ساردە هیلاک نابی و بەدەستی هێنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم الصيام في الشتاء غنیمة ئەفەرمێ ڕۆژوو لە زستانە غەنیمەی باریدەیە دەستکەوتێکی ساردە دەستکەوتێکی ئاسانە دەستکەوتێکە پێوەی هیلاک نابیت و سەلەفی ئەو ئومەتە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە زستانیان ئەوە ڕەبیع المؤمن واتە بەهاری ئیماندار يطول فيه الليل للقيام شەوەکەی درێژە بێتەوە بۆ شەو نوێژ ويقصر فيه النهار للصيام وڕۆژەکەشی کورتە بۆچی بۆ ڕۆژوگرتن و لەو بەرەکاتانە ڕۆژووی ڕۆژەکەیت بەبێ مەشەقە بەبێ تەکلیفە ئێستا ئێمە ئەلێرە ڕۆژوەگری نزیکەی 7-8 سەعات و جەوێکی فێنک و سارد نەبرسیتە بێ نەتینوتە بێ نە هیلاک دەکا نە ئیزعاج دەکا ئەجر و پاداشتێکی زۆر زۆر باشی دەکا یەکێ لەو ئەجر و پاداشتانە یەک ڕۆژ لەو ڕۆژە کورتا بە ڕۆژوو بووە 7 ساڵ لە ئاگری دۆزەخ و زەمهەریرەکەی دوورەکەویت
کە ڕۆژوگرتن ئیخلاسە ڕیایتیانە تەنها بۆ خوای گەورەیە ئەجر و پاداشتەکەی تەنها لای خوای گەورەیە ئێمە ئەتوانین ئێستا هەست کەسێکمان حتا بە تەرمەنەکانمان حتا نەخۆشەکانمان ڕۆژوو بگرین بە تایبەتی ڕۆژی سنە دووشەمان و پێنجشەمان و ئەیام البیض ئیشەکەی هیلاکەبی کۆڵە کێشی هەرچ ئیشێکەکەی زۆر بە ئاسانی ئەتوانی بیت چکە مەسافەکەی هەر لە بینی نانی بەیانی بۆ نانی نیوەڕۆیە لەوە درێژتر نییە و هیچ کەسێ نییە بڵێ بە ڕۆژووە بووم لە ئێستەدا تینومە بێ مستەحیل یاخود برسیمە ئیتر ئێمە بۆ هێماتێکین بۆ ڕۆژوو ناگرین بۆ ئەوجە پاداشتە یعنی تاکەی ئێمە بە خۆمانە بچینەوە محاسبەی خۆمان بکەین معازی کوڕی جەبەر سێری ئەو سەحابێ بەڕێزە ئەفەرمێ کاتێک کە وەفاتی کرد ئەگریا چوونە لای وتیان یا ئیمام بۆچی ئەگریت لە ترسی مردن فەرمی والله لە مردن ناترسم إنما أبكي على ظمأ الهواجر وقيام الليل الشتاء ومزاحمة العلماء بالركب عند حلق الذكر وتي بو أو أقريم كمان من أرم دنيا بجيه يا رب إيتر روجوي روجا قرمكان ناقرم روجوي روجا قرمكان إما روجا فين ككنتكانش ناقرم وقيام الليل الشتاء یاخو شەونێژ لە زستانە شەونێژی تر ناگرم ناتوانم شەوەکەی درێژە شەونێژێک و هەروەها ئیتر ناتوانم لە حیلەقی زیکری عولەمایانە دانیشم ئێمە نە ڕۆژی گەرممان هەیە نە شەوگاری کورتمان هەیە نە زوڵم و ستەمێکمان هەیە لەسەر ئەوەی نین و لە حیلەقی زیکرا بەشدار نەبین هیچیان کە هەر سێکیشیان ئاسانە و هەر موسڵمانێک ئێستا ئێمە ئەتوانین بە ئاسانترین شێوە بەدەستی بێت ڕۆژەکەی کورت هیلال نانی شەوەکەی درێژ ئەخەوی یاریەکەی لەگەڵ ماڵ و مناڵەکەی بەشی هەر هەموو یەکە لە سەعات 4 ئێوارەوە تا وەکوونێ 7 بانیشەوە هیوامان هەیە شەفع وترەکەش ناکە ئەو شەوگارە درێژە دێت و ئەڕوات دوور ناسی دوورکانێشتە بە تەمای بەهەشتیشە بۆیە ئەمانە فەرز نین ئەمانە سونەتن بەڵام هۆکارە بۆ ئەوەی کە خوای گەورە خۆشی بووی عوبەیدی کوڕی عومەیر هەچ کاتێ زستانە هاوەی فەرموو يا أهل القرآن طال ليلكم لقراءتكم فاقرأوا أي زستان هذا أي أهل قرآن أي كساني قرآن أزانن قرآن بخوين نوا أو شيء زستان هاو دريجة ده قرآن بخوين وقصر النهار من لصيامكم فصوموا روش قال كل بويا كاتكي كما بەڕۆژوو فرسەتە لە دەستی مەدەن بۆیە ئیماندارم پێویستە ئێمە ئاگامان لە خۆمان دووشەمان و پێنجشەمان و ئەیام البیض بە تایبەتی لەم کاتە و ئەو کەسانەی ڕۆژووی ڕەمەزان هەرزارن لەم کاتە فرسەتە بۆ گرتنەوەی و سونەت دووبارە بکەنەوە و شەونێژ بکەن شەونێژەکەش ئەوەیە تۆ 11 کات بکەی هەر وەکو نوێژی تەراویح ئەگەر نەتوانی کەمتر ئەگەر نەتوانی دوور سێر کات بکە شەفع وەتر بکە ئەگەر هەر نەتوانی هەسەر کاتێکی وتر بکە چکە پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی وتری لە سەفەریشا تەرک نەکردووە هەمیشە کردوێتی خوای گەورەی سای حاڵمان بکەیت تێمان گەیەنی لە دینەکەت بە ڕەحمی خۆ ڕەحمان پێکەی شوای نەخۆشەکانمان بدەیت ڕەحم بە دایک و باوکمان بکەی بە بەهەشتی بەرین شادیان بکەی نسأل الله تعالى أن يحيي قلوبنا بذكره وأفئدتنا بمعرفته وأن يغيث نفوسنا باليقين والإيمان وأبداننا بطاعته اللهم أعز الإسلام والمسلمين اللهم أعز الإسلام والمسلمين
اللهم أعز الإسلام والمسلمين وأذل الشرك والمشركين ودمر أعداءك أعداء الدين وانصر عبادك المجاهدين يا أرحم الراحمين. اللهم اصلح لنا ديننا الذي هو عصمة أمرنا، واصلح لنا دنيانا التي فيها معاشنا، واصلح لنا آخرتنا التي فيها معادنا، واجعل الدنيا زيادة لنا في كل خير والموت راحة لنا من كل شر يا رب العالمين. اللهم فقهنا في دينك، اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا يا ذا الجلال والإكرام. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. وصلى الله وسلم وبارك على عبدك ورسولك محمد وعلى آله وصحبه والتابعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. وآخر دعوانا الحمد لله رب العالمين. وأقم الصلاة إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ولذكر الله أكبر والله يعلم ما تصنعون. الله أكبر الله أكبر. أشهد أن لا إله